ئێمە هاوڕێیانی بەهرۆز بڕیارمان داوە ڕێکخراوی بەهرۆز بۆ کاری میدیایی ڕابگەێنین. ڕێکخراوی بەهرۆز بۆ کاری میدیایی لەسەر بنچینەی ئەوەیە کە بەردەوام بین لەسەر ئەو شێوازی کارکردنەی کاکە بەهرۆزی جوانەمەرگ، کاکە بەهرۆزی ڕۆژنامەنووس کە شێوازێکی پرۆفێشناڵانەی کاری میدیایی بووە، شێوازێک بووە لەسەر بنەمایەکی ئەخلاقی، پێڕەوکردنی بنەما ئەخلاقیەکانی کاری ڕۆژنامەنووسی. ئەم ڕێکخراوە دوو ئەرکی سەرەکی لە خۆ دەگرێت. یەکەمیان داکۆچیکردنە لە هەموو ڕۆژنامەنووسان بەبێ جیاوازی، داکۆچیکردنە لە هەموو ڕۆژنامەنووسان لە مافەکانیان لەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستان. ئەرکی دووەم، ئەم ڕێکخراوە هەڵدەسێت بە ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆر و ڕاهێنانی میدیایی لەمە دووە. ئەم ڕێکخراوە ئەندامەکانی پێک دێن لە ئەکادیمیانی بواری میدیا، مامۆسایانی زانکۆ و ڕۆژنامەنووسە بە ئەزمونەکانی کاری میدیایی و ئەو ڕۆژنامەنووسانەی کە تەنها یەکەم و کاریان کاری ڕۆژنامەنووسیە و ڕۆژنامەنووسی پرۆفێشناڵین. بەناوی بنەماڵەی کاکە بەهرۆزی جوانەمەرگەوە سەرەتا زۆر سپاسی لیژنەی ئامادەکاری ئەملی مەراسیمەکەین. ئازیەتیان کێشا و هەرگیز ناتوانین پیاوەتی و شکۆی ئەوان پڕ بکەینەوە بە هیچ وتەیەک. بەناوی بنەماڵەکەیەوە زۆر بە گەرمی بە خێراتنی یەکەیەکەتانەکەم. ئازیەتان کێشاوە و ماندوو بوون. بە بزەکەی کاکە بەهرۆز و دەستە پڕخۆشەویستیەکەیەوە دەستی یەکەیەکەتان نەکوشم کە بەڕاستی لە یەکەم ڕۆژی کۆچی دوایی تا ئەم ساتەی ئێستا لە ئێمە زیاتر هاوخەم بوون، لە ئێمە زیاتر خەمبار بوون. لە ساڵیادی کاکە بەهرۆزە ئێمە ئەڵێن کاکە بەهرۆزێکمان لە دەستدا، بەڵام سەدان کاکە بەهرۆزمان دەستکەوت.